بەناوی خۆی بەخشندە و میهرەبانەوە. بەیاننامەی دەستگای گشتی کاروباری مین بە بۆنەی ڕۆژی جیهانی وشیارکردنەوە لە مین و پاڵپشتی کاروباری مین. لە ڕۆژی 8 کانونی یەکەمی ساڵی 2005دا کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان بڕیاریدا ڕۆژی 4/4 بکاتە ڕۆژێکی جیهانی بۆ هۆشیارکردنەوە لە مەترسیەکانی مین و پاڵپشتیکردنی کاروباری مین. بۆ یەکەمین جار لە 4/4 ساڵی 2006دا لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و زۆربەی ئەو وڵاتانەی کە جیرۆدەی کێشەی مین و تەقەمەنی بوون یادی ئەو ڕۆژە کرایەوە. لەو کاتەوە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا لەسەر ئاسی حکوومەت و ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە ناحکومیەکان بە ئەنجامدانی چەند چالاکیەک یادی ئەو ڕۆژە دەکرێتەوە. لەم یادەدا دەستگای گشتی کاروباری مین پیرۆزبایی لەسەر جەم پیشەگەرانی کاروباری مین لە سەرتاسەری جیهان بە گشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی دەکات و هیوای ژیانێکی سەربەرز و شکۆمەندانیان بۆ دەخوازێت. ئومێد دەکات دوور بن لە هەموو ڕووداوێکی مین. دەستگای گشتی کاروباری مین وەک ئەرکی خۆی سەرەڕای قەیرانی دارایی و بەتای کۆرۆنا بەردەوام بۆ لە کار و چالاکیەکانی بە هاوکاری هاوبەشەکانی بۆ پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستان و پاراستنی گیانی هاوڵاتیان لە مەترسیەکانی مین و تەقەمەنی. تا ئێستا توانیوێتی نزیکەی لە ساڵ 65 خاچی پیسبووی هەرێمی کوردستان پاک بکاتەوە کە خۆی دەبینێتەوە لە ملیۆنان مەتر دووجای زەوی کە لە ئێستادا بەکار دەهێنرێت بۆ کشت و کاڵ و پڕۆژەی گەشت و گوزار و خزمەتگوزاری و پاراستنی ژینگە و ژێرخانی ئابووری. هەروها لە ڕێگەی تیمەکانی هۆشیارکردنەوە توانیوێتی سەدان هەزار هاوڵاتی هۆشیار بکاتەوە لە مەترسی مین کە هۆکار بووە بۆ پاراستنی گیانیان لەم مەرگە شاراوە. هەروەها دەستگاکەمان بە پشتگیری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە هەوڵی بەردەوامدا بووە لەگەڵ سەرجەم دۆستانمان لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و وڵاتانی کۆمەک بەخش بە مەبەستی هاوکاری زیاتری دەستگاکەمان بۆیە لێرەوە داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین هاوکاری زیاترمان بن تا بتوانین بە زووی خاچی کوردستان لە مین و تەقەمەنی پاک بکەینەوە. هەر لەم بۆنەیەشدا داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی هەرێمی کوردستان کە پڕۆژەی پێشنیازکراوی دەستگاکەمان سەبارەت بە ماف و ئیمتیازی پیشەوەرانی کاروباری مین بە فەرمی پەسەند بکرێت. دەستگاکەمان لە هەوڵی بەردەوامدایە بۆ جێبەجێکردنی خواست و داواکاریەکانی کەسوکاری شەهیدان و کەم ئەندامانی کاروباری مین و داکۆچی دەکات لە مافە ڕەواکانیان. ئێوە شاد و سەربەرز و سەرکەوتوان. سەبارەت بۆ سەریانەی کەماوە بڕی چەند ڕوبەرماوە لە هەرێمی کوردستان کە جێیپا پێێتوی تایبەت بێبەستیەوە هەروەها لە ماوەی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا ئەوەی کە هەبوو یاخودەوەی کەوترا گلەی بەڕێوەبەرایەتی مین بوو بۆ بوجە بۆ بەڕێوەبەرایەتەکە تەنها نەکراوەی بتوانن ئەو سەریانەی کە هەیە پاک بکرێت. ئایا ئەو گرفتە چارەسەر کراوە لەموری بوجە تا چەند کاریگەریە بۆ لەسەر پرۆژەکانتانە بۆ لەسەر کارەکانیەوە؟ سەبارەت بە خاچی پیسبووی من سەبارەت بە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی قساکەم. بەڕێوەبەرایەتی گشتی لە سنووری کار و چالاکیەکانی ئێمە 234 ملیۆن و 1923 متر مربع ناوچەی پیس بووە لە سنووری کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی. لەم ڕووبەرە لە سەرەتایی با بڵین لە دوای ساڵی 92 کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هاتوو بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین و بە کۆمپانیەکانی بواری پاکسازی مین لەو ڕووبەرە 84 ملیۆن و 41,425 متر مربع پاکراوەتەوە. واتە 125 ملیۆن و 634,794 متر مربع ماوە، یعنی کە پاک بکرێتەوە. ئەمە بەنسبەت ناوچەی پیس بوو. بەنسبەت بودجەی تەرخانکراو خۆتان نەزانن ئێمە لە هەرێمی کوردستان هەموو عالم بەعام لە دوای کۆڤید-19 ڕوبەڕووی قەیران بووەوە. ئێمە پێش کۆڤید-19 ڕوبەڕووی قەیران بووینەوە. قەیرانێکیان حکوومەتی بەغا بودجەی هەرێمی کوردستانی بڕی و تووشی قەیران هاتینەوە بوو، حتا موچە کەم کرایە و چەند مانگ جارێک موچە ئەدرا لە بەرەوەی داهاتی خۆمان بەشی ئەوەی ناکرد وەک تەخسیس. پێشتر ئێمە ئەو مدەی کە بودجەمان بۆ تەخسیس ئەکرا و میزانیە باش بوو بە شێوازی تەندەرین کارمانە کرد، پرۆسەکە زۆر بە سەریعی ئەڕۆی، چونکە کۆمەڵە کۆمپانیای نێودەوڵەتیش هاتبوون هەرێمی کوردستان کاریانە کرد و کۆمەڵە کۆمپانیای خۆماڵیش کە لە ئاسی کۆمپانیای نێودەوڵەتەکان بوون تواناکانیان کارێکی ڕێکوپێکیان کرد باش. وەڵام لە ئێستا خۆشحاڵین و خۆشبەختین بەوەی کە میزانیەی حکوومەتی عێراقی تەصدیق کراوە و پشتی هەرێمی کوردستان ئەنێرێ. داواکارین و هیواخوازین لەو میزانیەیە بڕەپارێکمان بۆ تەخسیس کرێت کە شیاوی هەرکوماندوو بوون و ئەو کارە قورسە بێت کە ئەکرێت بۆی ئێمە بە زووترین کات ئەم مینە لە کوردستان نەهێڵین. لەبەرەوەی عێراقیش
لە ئیتیفاقی ئۆتاوای نێودەوڵەتیە بەشدارە و لە سەردەمی هەواڵ ڕەوانشاد مامجەلالە واژووی کردووە لەو ئیتیفاقیە و کاتی کە سەرۆک کۆمار بووە داواکارین حکوومەتی هەرێم فشارێک بخاتە سەر حکوومەتی عێراقی لەبەرەوەی ئەم پاژمان ماوە نەگریسەی کە بکوژە کە قاتلە کە ڕۆژانەش عدەدی زەحایەمان لە زیادبوونایە مەبلەغێکی باش تەخسیس بکات لەسەر بەدەر لە پشتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە بتوانین بە شێوازێکی خێراتر ئەو ناوچە لەبارەت نزیکەی 30 ساڵ میانەدانرا چەند ساڵی تر دامێت بووی کە پاکێری کوردستان لەوی پاک بێتەوە ئەمە یەک خاڵێکی تر ئەوەیە ئێوە گرفتانی لە ساڵانی ڕابردوودا هەتان سەبارەت بە فەرمانبەرانتان ئایا ئەو چارەسەری و گرفتانتان بۆ کراوە فەرمانبەرانتان لەلایەن حکوومەتەوە یعنی بودجێکی هەیە بۆیان دابین نەکرێت کراونەتە هەمیشەی کە پێشتر کردێتیەوەتان هەبوو سەبارەت بە چەند ساڵ ئەوە یعنی ڕقەمێکە ناتوانێت تحدید بکرێت چکە کەوێتە سەر میزانیە و ئیمکانیەتی مادی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگای گشتی کاروباری من چ میزانێکی بۆ تەخسیسەکرێ و چ فەندێک لەلایەنی ئێنە وەرگێ ئەوە ناتوانێت بە تحدیدی بڵێن چەند ساڵی ترمان بوێت سەبارەت بە کارمەندەکانمان لە وتارەکەیە لە پەیامەکەی دەستگای گشتیە ئاماژمان پێەیە کە ئێمە ڕەژنووسێکمان ئامادە کردووە کە ماف و ئیمتیازی پیشەگەری مینی تیا دیاری کردووە تیا دیاری کراوە و ئەم ڕەژنووسە لە ئەنجومەنی شورای هەرێم ئەپروف کراوە تەصدیق کراوە سیاغی قانونی داڕژاوە تەواو بووە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش پەسەند کراوە بە کتابی فەرمی ئاڕاستی پەرلەمان کراوە لە لێرەوە داوا لە هەموو فراکسیۆنەکانی سەرجەم حیزب جیاوازەکانی پەرلەمانی کوردستانەکەم کە لۆبیەکی باشی بۆ دروستکەن و سەڵکی لەسەربان ئێمە کێشەی کارمەندمان شوێنێکەیە لە خوارسی تەرەقی ئەسمان کۆمەڵێ لۆگۆدانراوە کە ئەمە بین تەحەمەنی بۆچی کە ئێساشی لەسەروێ و ناوچەیەکانەکەوە دەبینین زۆر نزیکە لە خەڵکە ئەوەی لای هینە لای ساوی سلێمانیەوە لای پرۆژەکەی ساوی سلێمانی ئەوەی کە ئەوەی سەر ئەزمەڕڵی وەنیە بەڵێ بەڵێ ئەوەی ساوی پرۆژەکەی ساوی سلێمانی کە بەشێکی ماپات و پرۆژەیەکی دیار بەڵێ خۆی ئێمە بەپێی ئەولەوێت و ئەفزەلیەت کارەکەین کارەکانمان ئێمە بەپێی لەسەر داواکاریەکانی حکوومەت چ شوێنێک مەسەرەن پرۆژەیەکی گەشتیاری ئێستا پار ئەو شوێنەی جەنابەت باشەکەی پارتێکیمان پاک کردەوە لەبەرەوەی داواکاریی حکوومەت هەبوو کە چاوی سلێمانی لێ دروست کرێت لەسەر ئەو شوێنە پرۆژەی چاوی سلێمانی لەلایەن دەستگای تەکنۆلۆژیای هەرێمی کوردستان کە دکتۆر پۆڵا سەرۆکێتی لێەوە داوامان لێکرا بەشێکیمان پاک کردەوە ئەو بەشەی ماوەتەوە چکە ئێمە توانەکانی ئێمە خۆ دەزانی مەحدودە ئەبێت تیمەکانمان دانین ئەو تیمانی کە ئەمانە بەپێی ئەفزەلیەت و ئەولەوێت پرۆژەی گەشتیاریە یاخود سەکەنیە یاخود پرۆژەی ڕێگاوبانە پردە ئێمە بەپێی ئەولەوێتی کارەکان ئەو ناوچانەی کە لە کاتی شۆڕیدا شاپیس بوون فەرمی چی کراوە بۆ ئەو ناوچانە ئێمە هەر بەردەوام ئەو کاتە تیمەکانمان سەحب کردەوە لە زۆربەی زۆری چێڵگەمینەکان نارمانەبەرەکانی پێشەوەی شەڕ شان بەشانی پێشمەرگە ئەو شوێنانەی کە ئەیگیرانەوە دەست بەجێ لەگەڵیان کارمانە کردووە لەو پێناوانە شەهیدیشمانە یعنی لە زومات بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی دهۆکمان ئەوە وێنەکانیانە کە ئەگەر لێرە تەسویری بکەن ئەو قارەمانانەمان شەهید بوون بۆ ناچفیان پێتەقیەوە لە کاتی ئەنجامدانی کارەکە بەڵێ دیارە هەروەک پێشتر من ئاماژەم پێیاوە لە هەموو چاوپێکەوتنەکانە 7 ملیۆن مین لە هەرێمی کوردستان چێنرا 7 ملیۆن مین لە هەرێمی کوردستان چێنراوە لەم 7 ملیۆن مینە پشتی شێربەر سنووری پارێزگای سلێمانی و کار و چالاکیەکانی ئێمە کراوە و هەر ئەوەشی کە ئەیسەلمێنێ پشتی شێربەر ئەم سنوورە کەوتووە ئێمە نزیکەی 6500 شەهید هەیە لەم سنوورە لە سنووری پارێزگای سلێمانیە و 1481 بەرکەوتووی میرمانەیە کە بۆتە هۆی کەم ئەندامبوونیان یا دەستێکەیە هەردوو چاویانە یا هەردوو قاچیانە یا هەردوو دەستیانە لەبەر ئەوە عەدەدی زەحایای مینە لەم سنوورە کۆمپانیای شەبوسی دروستی کردو کە زەڵانی 40 ساڵی لەگەڵایە دەبێت تێپەڕبوونی 40 ساڵ بەسەر دانانی ئەمانەدا لە کاتی ستۆربوونی کێشەی سەرنووسەکان خۆی ئەو معلوماتە با زیاتر بۆ ڕاستکەمەوە تەنها ڕووسی نییە ئێمە مثلا چیشی تایە سینی تایە ڕووسی تایە ئەمریکی تایە ئیسرائیلی تایە ئیتالی تایە کە مەترسی ترینیانە بۆ هەڵمارایە یعنی هەموو ئەو وڵاتانەی کە ئێستا پشگیریمانەکەن پێشتر دامی عێراقیان کردو بۆ لە ناوبردنمانی تر بۆ کاری ئێمە بۆیان چۆن بەکارهاتوە ئەویان نازانم و مەوزوعی زەمان لەسەر پێهینی مین هیچ زەمانێک نییە چکە مین
هەتا بمێنێتەوە ئێکسپایر نابێت یعنی مینی حربی عالمی دووەمان دۆزیوەتەوە لە منطقەی سنووری پێنجم یعنی ساڵی 48 ئەوە کراوە کاری خۆی هەرەکە هیچ نەستۆکە بێ و ئێکسپایرژە بێ و کار خەمار پێوانی تریش خۆی لكاتي رزقني بروجيكت على سيكا ومالي مني تخمن وزراعة مثلا لو سليماني يقول بروجيكت جبل جنبك من شحن صدمتي هي سنديش هي كبروجيكت جبل جنبك هيج ما تسيك هي كتخمني جبل جماعة بيناش تجيبها بلوتريتها والله ئەوە ئێمە ئەو ڕێڕەوەی کە هەیە مثلەن کە 100 مەتری پیاڕوە ئێمە ئەگەر عائقێک بێتە ڕێیان بە کتابی فەرمی داوامان لێکەن و ئێمە پاکێکەکەینەوە بێگومان هیچ ڕێگرێک نایڵین لە بەردەمی ئەو پرۆژانەی کە بزات پرۆژەیەکی وەک شەقامی 100 مەتری هەتا ئێستا هیچ ڕێگرێک نهاتوتە بەردەمیان و هەرچی ڕێگرێکیش بێ ئێمە تیمی لە کاتی کەرەنتینەکەشە ئێمە غرفەی عملیاتمان دروست کرد بوو تیمێکی حاڵاتی ئێمەرجنسیمان دروست کرد بوو کە هەر حاڵەتێک هەر پەیوەندیەکمان پێوەکرابێ لە هاوڵاتیەکەوە لە قامێتێکەوە لە ناحیەکەوە لە ئەنجومەنی گوندێکەوە دەستبەجێتی میوان نردووە چارەسەری حاڵەت سەرتان